ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من گوڵام لەقمان خوێندکاری زانکۆم بەڵێ بۆ ڕیفراندۆم بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. ئەس بۆتان خەڵکێ دۆگێمە من دوێت ڕایا مژیرگەلیا سەر و بارزانیە بەلێ بۆ ڕیفراندۆم. بله از حسینم خلق سورانم بلند دیده بو سربخوی ریفراندوم سامی زراری هەستەکەم وەکتی سربەخۆی هاتووە من دەگەڵ جەنابی سەرۆکی بارزانیمە من سەوتی خۆم دەدەم بەلێ بە بەڵێ. ئەس وەکی پێشمەرگەک دەنگی من بەلەیە بوو ریفراندۆم ku Kurdistan'a min azad bitin. Min vet Kurdistan'a min azad bitin. Ez wek pêşmergekê Kurdistanê hazir im bi dil û giyan û xîn piştîwaniya referanduma Kurdistanê bikim. Belê bû serbexwîyê. كردستان هي الأول بالثقافة، كردستان هي الأول بالتطور، كردستان العراق هي واجهة العراق ومن حق كردستان يطالب استفتاء ويصير دولة وأنا أشجع هذا الشيء وأيد هذا الشيء وكله للمتعرضين.